جیاوازی نێوان زانکۆ پۆلیتەکنیکەکان و زانکۆ ئاساییەکان چییە؟ سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ باسکردنی ئەو پرسیارە دووبارەیی کە زۆر کەس ئەوێت زانیاری لەبارەوە بزانێت. ئاخۆ پرسیارە چییە کە زۆربەی قوتابیان باسیەکەن؟ بێگومان ئەو پرسیارە بریتیە لەوەی ئایا جیاوازی چییە لە نێوان زانکۆ پۆلیتەکنیکەکان و زانکۆ ئاساییەکان، بە نمونە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی سەلاحەددین. خۆشەویستانم، لە زانکۆ پۆلیتەکنیکەکان هەموو هەوڵەکان بەو ئاراستەیە کادری بەتوانا و شارەزا لە بوارە کردارەکان واتە عملیەکان لەو بابەتانی کە پێویستی بە ئیشوکارە کادری پێشکەوت و زیرەک بەرهەم بهێنن. خۆشەویستان، ئەو بەشانەی یا ئەو خوێندانەی کە لە زانکۆ پۆلیتەکنیکەکانەکرێت ئەتوانم بڵێم نزیکەی 180 بە عملی ئیشەکان نەکرێت، بەڵام 120 ئەمێنێتەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی نەزەری تیۆری بخوێندرێت، واتە هەموو چاوەکان لەسەر ئەوەیە زیاتر ئیشەکان بە کردداری بە عملی جێبەجێ بکرێت بۆ ئەوی قوتابی بتوانێت کە لە داهاتوودا ئیشەکات ئەو خیبرە و زانیاری کە وەری گرتووە لە کاتی ئیشکردنە لە ئەرزی واقعات جێبەجێ بکات و دەستی ڕاهات بێت لەگەڵ ئیشوکارەکانە. ئەمە وەکو زانکۆی پۆلیتەکنیک. ئەی باشە زانکۆ ئاساییەکان چین؟ زانکۆ ئاساییەکان پێچەوانەی ئەتوانین بڵێن ئەو بەشانەیە یاخۆت بەشە پۆلیتەکنیکەکانە. چۆن؟ تەمان لە زانکۆ ئاساییەکان 180 ئەتوانین بڵێن بەرەو سەرەوەش نەزەری ئەخوێندرێت، واتە لەسەر کتێب شت ئەخوێندرێتەوە و 120 جێبەجێیەکەن وەکو ئەوەی قوتابی بتوانێت بە چاو شتەکان ببینێت، واتە احتیمامەکە و گرنگەکە زیاتر بە لایەنی نەزەریە، کتێبە خوێندنەوەیە، بەڵام کردارەکان تۆزیەکەمترن. لەبەرەوە ئەبینین ئەو کەسانێک کە لە بەشە ئاساییەکان لە زانکۆ ئاساییەکان تەواویەکەن زیاتر داڕێژەری پلان و بەرنامەکانن، بەڵام جێبەجێکردن لە دەستی پۆلیتەکنیکایە، واتە ئەمانە تەواوکەری یەکن. ئەو کەسانی لە زانکۆ ئاساییەکان تەواوە بن زیاتر بەرنامە و خەریتە و نەخشەی ئیشەکەدا ئەمەزرێنن، بەڵام تەکنیکەکان بە دەستی خۆیان جێبەجێیەکەن. هەرچەندە لە تەکنیکەکانیش بەپێی پێویست باسی نەخشە و داڕش نەکرێت، بەڵام زیاتر کردداری و جێبەجێکردنی ئیشەکانە. بۆ هیوایی توانی بێتمان ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو دوو جۆرە زانکۆیە بدەین کە زانکۆ پۆلیتەکنیکەکان و ئاساییەکانە. ئێوەش توانی بێتان گوێگر بن و بینەر بن و سوودتان لەوە بینی بێت کە ئێمە باسمان کردووە. سوپاستانەکەین، دەستان خۆش بێ بۆ سەبسکرایبکردنی کەناڵەکەمان و هەروەها بۆ ئەوەی کە لایک و کۆمنتەکەن و پێمان خۆشە ئێوەی ئازیزیش بتوانن کەناڵەکەمان شێرکەن بۆ هاوڕێیانتان بۆ دۆستەکانتان تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن و لە ئەنستەگرامیش بە هەمان ناونیشان فۆلۆمان بکەن. بە هیوای سەرکەوتنتان.